سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش بەڕێزان جارێکی دیکە جەژنی نەورۆز و سەرەتای ساڵی نوێی کوردیتان پیرۆز بێت. بەڕێزان لە سەروەختی پرسێکی نەتەوەی گرنگدا کە هەمووان کۆکین لەسەرەوەی پێویستە یەکدەنگ و یەکان گیر بین و بینیمان کە دوێنێ لە بەشێکی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان ئاگری نەورۆز کرایەوە و هەموو خەڵک و هاوڵاتیەکی ئاسایی داوای ئەویان کرد کە لەو سەروەختی کە هەرێمی کوردستان بە کۆمەڵە قەیرانی سیاسی و دارایی و ئابووریدا تێپەڕ دەبێت بە ئەمە بکەینە دەواازەیەکی نوێ بۆ ڕێخستنەوەی نێوماڵی کوردی یەکگوتاری سیاسیمان بەرامبەر بە هەموو ئەو لایەنانی کە دژ بە بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان کار دەکەن. داخۆ پێویستە چی بکەین و کات لە بەردەستدا ماوە بۆ ئەوەی پێکەوە یەکدەنگ و یەکان گیر بین. دەمەوێت قسەی زیاتر بکەم سەبارەت بەم بابەتە لەگەڵ بەڕێز محسێن عوسمان نووسەر و ڕووناکبیر کە لە دهۆکەوە ڕاستەخۆ لەگەڵم دەبێت. بەڕێز کاک محسێن سوپاس بۆ ئەم دەرفەتە. لە سەروەختی هاتنی ساڵی نوێی کوردی و نەورۆزی کورداندا ئاستی پەیوەندی و یەکگوتاری سیاسی هەرێمی کوردستان لە لێوان لایەنەکاندا چۆن هەڵدەسەنگێنی؟ بەێ لە سەرەتا نەورۆزی هەموو ملەتی کورد پیرۆز دەکەم و هیوادارم نەورۆز وەک سمبولێکی نەتەوەیی ببیتە دەرفەتێک یان بیتە هەنگاوێک بۆ ئەوەی کورد بتوانن بەرەو یەکگرتن بچن، چکە بەڕاستی لە درێژەی مێژووی کووردا هەمیشە کێشەی کورد ئەوەیە کە اتفاق نەبووە یان هەماهەنگی وێگرتن نەبووە. لەبەرەوە حتا ئێستا ڕەوشی کورد کە لەم قۆناغەدا دەژیتن، یعنی ئەگەرێکی سەرەکی ئەوەیە کە کورد نەیتوانیەوە بە یەک گوتار و بە یەک هەڵوێست و بە یەک دەنگ بەرامبەری دژمن داگیرکەران خەبات بکاتن. هیوادارم بە ڕێگەی نەورۆز و بە ڕێگەی کەناڵەکانی تەکنۆلۆژیا کە دنیا بووە گوندێک بتوانین ئێمەی کوردیش ئەم دەرفەتە ئەم گوندە جیهانیە بەکاربێن و ئەم کەناڵانە بەکاربێنین بۆ ئەوەی بتوانین یعنی سوود لە ئەزمموی وڵاتەکانی تر وەرگرین، چون سوێسرا بوو یەک، چون ئەڵمانیا بوو یەک و چون زۆر ملت هەنە مەسەرەن هندستان زۆر نەتوانە بوونە یەک، ئەمریکا زۆر نەتوانە بوونە یەک و هەروەها سوێسرا ئان نەمسا گەلک وڵات لە دنیادا هەبووینە زۆر نەتەوە بوونە، بەڵام خەتێکی هاوبەش دووزیەوە کە یەک برن، بەڵام کورد یەک نەتەوەیە بەداخەوە حتا ئێستا نەیتوانیوە بە هەمان تێگەیشتن ماملە لەگەل پێشهاتەکان و لەگەل داگیرکەر و دوست و دژمنان بکاتن. ئیتر ئەم بابەتەش ڕاستە زیاتر پێویستی بە دانوستاندن و پێویست بە دیبیت و سمینار و کۆنفرانسە کە لەسەرەوە بکرێتن بۆچی کورد نەیتوانیوە حتا ئێستا بەرەو یەکگرتن بچێت. ڕاستە ئێمە لە ناوچەیەک دەژین، ئەم ناوچەیە ژینگایەک دروست کردووە، ژینگایەکی دووبەرەکی دروست کردووە. ئەگەر ئێمە تەماشا بکەین هەر لە پێش 1400 ساڵ حتا ئێستا شەڕی شیعە و سوننە، شەڕی سارد و گەرم مابینی شیعە و سوننە هەیە. بە هەمان شێوە لە دوای شۆڕەشی ئۆکتۆبەری ساڵی 17 حتا ئەم دەقەجی شەڕی سارد و گەرم لە نێوان بلوکی سەرمایه‌داری بلوکی سۆسیالیزمی جاران حتا ئێستا شەڕی سارد و گەرم هەیە و لە ساڵی شێستەکانیژی شەڕی سارد و گەرم لە نێوان بە چەمکی جاران جەلالی و مەلایی هەیە. بەداخەوە حتا ئێستا ئەم ڕەوشە بە شێوەیەکی گەرم و سار ئەم شەڕە بەردەوامە. کاک محسێن، ینی بۆچی تا ئێستا ئەم شەڕ و ململانەیە بەردەوامانی بەرژەوەندیە کەسی و حزبیەکان گەورەترە لە بەرژەوەندیانەتەوەیاتیەکان؟ کێشەی کورد زیاتر نەتەوەیەکی شەڕکەر بووە. کورد لە بواری تیوریدا، لە بواری سیاسیدا، لە بواری فەلسەفەی نەتەوەییدا، لە بواری هزری نەتەوەیی و ژێیاتیان ئینتیمادا خەڵکی هزرمەند، خەڵکی فەیلسوف، خەڵکی ڕۆناکبیر وەکی ئێلیتە یان نوخبەیەک نەبووە بتوانیتن ژینگایەک دروستکەتن یان زەمینە سازیەک دروستکەتن بۆ ئەوەی جۆرێک لە ئاشتی کومەڵایەتی لەناو کومەلگای ئێمەدا کار لەسەر بکرێتن. زیاتر لە یعنی سیاسی یان چەکدار حرەکەی چەکداری یان بزوتنەوەی چەکداری یان عەقلیەتی چەکداری زاڵی سەر بوارەکانی تر بووە. ئەگەر ئێمە تەماشا بکەین مەسەلەن لە ئەڵمانیا حرەکەی ڕۆمانسیەت بوو بنەمایەک ئەوە کە ئەڵمانیەک بگرن و هەمان لە زۆر دنیادا هەیە کە ڕۆشنبیران و ڕۆناکبیران بەرەیەکی یەکگرتن یان دروست کردووە یان ژینگایەک دروست کردووە، زەمینە سازیەک دروست کردووە کە چۆن یەکگرتن دروست بیت. لەناو کووردا بەداخەوە حتا ئێستا ڕاستە وەختی خۆی ئەحمەدی خانی
لما موزين دا باسی او دکتن که دردی کرد دردی نبونی اتفاقه بلام دوای احمدی خوانی حتی استا رونای بیرانی کرد و روشن بیران و هزرمندانی کرد نه انتوانی ایام پروژه نبوه پروژه که تیرو تسل خویندنویک بو روشی کرد بو روشی روشهلاتی ناوراست بو روشی جهانی امرو چون که دنیا استا بویا گندگ لهر بشک لم گنده دا باشو خرابی هبیت رنگدانه ولا سر کردیش دا بیتن لبرا بتی گیشتنی من کیشه کرد بعد پلی کم کیشه کی تیوریه کیشه کی عقلیه کیشه کی هزری و فلسفیه اما لو بارما یعنی کمتر خمیمان ها راست لکردستان زانکوی بشی زانست سیاسی هیا زانکو اکانی باری هزر و فلسفه هیا بلان بداخل لروی پراکتیکیه و یعنی هیچ هنگاوی که اما نچوینه پیش بلام خود دکریتن هر روزی بیتن ایترچه لرگی رواندی کرد چه لرگی دوستانی کرد چه لرگی روشنبیرانی کرد التدبير لواب كاين اما شري عقل بكاين شري دوباركي بكاين شري بيشكوتني فكر بكاين حتى امانين لو باردا ايش بكاين بداخل اما لا بازنك ده صورين باشا كاك محسن يعني ببرواي تو اما گرفتی او ما نییە کە ڕەنگە سەرکردەیەکیان کەسایەتێکی سیاسی گرنگ هەبێ بۆی لەژێر چەترێکدا کۆمان بکاتەوە گومان لەوەدا نییە ینی لە دوای کۆچی دوایی سەرۆک مام جەلال کە هەمووان لە ڕابردوودا شایدی لەسەرەوە دەن کە هەموو لایەنە کۆکەکانی لەسەر مێزێک کۆ دەکردەوە بەو پەڕی جیاوازی بۆ چوونەکان ئەمڕۆ لە بۆشایی ئەودانی هەست ناکەی ئێمە گرفتێکمان هەیە لەوەی کە دەبێت کەسێک ئەنی برا گەورەی خۆی بسەلمێنێەوە بێت و هەموو ئەم لایەنانە بەبێت جیاوازی لەژێر چەترێک کۆ بکاتەوە و ئەم جێشە و گیر و گرفتانی کە بەرەو شەریمی کوردستانی گرتووە چارەسەر بکرێ. ئێمە لە ڕەوشێک دەژین ئەم ڕەوشە ژینگایەکیان زەمینە سازێک دروست نەکردووە بۆ ئەوەی کاریزما دروست بێت بۆ ئەوەی قەهرەمان دروست بێت بۆ ئەوەی سەرکردەیەک دروست بێت ئەگەر تەماشا بکەن ئێستا هەندستان ناتوانید غاندیەک پیدا کرد ئەفریقیا ناتوانید ماندێلایەک پیدا کرد ئەمریکا لاتی ناتوانیتن گیڤارایەک پیدا کرد بە هەمان شێوە لە ڕووی فکری فەلسەفیەوەژی ئەوە پیدا نابێت چونکە ئێمە لە سەردەمێک دەژین سەردەمی دەر و پەنجەرەی سوسیال مەدیایە ئەم سوسیال مەدیای هەر کەسێک دام و دەستگایەکە ئەم دام و دەستگایەک جۆرێک لەونبوون دروست بووە یعنی جاران هزرمەند و سیاسی جۆرێک لەسەر کێش بووینە یان ڤەگەر بووینە بۆ خەڵک بەڵام ئێستا هەر کەسێک بووە ڤەگەرێک هەر کەسێک بووە ڕۆشنبیرێک وەختی خۆی دیگول کە چوو سین ڕۆژنامەنووسێک لە دیگۆل پرسی گوتی 100 ساڵ فەرەنسا دەتوانێت دیگۆلێک پیدا بکات دیگۆل گوتی ئەگەر من 100 ساڵە من پیدا بووم 500 ساڵ ناپلیۆنێک پیدا دەبیتن بە تێگەیشتنی من 100 ساڵ کورد دەتوانن مام جەلالێک پیدا بکەن ئەو قۆناغی ئێمە تێداینە زەحمەتە کەسێکی وەک مام جەلال پیدا بیتن بەڵام ئەوە نییە کە ئێمە دانیشین و هیچ نەکەین و بڵێن مام جەلالێک نییە بەڵکو دەبێتن ڕێباز و هشمەندی مام جەلال دەبێت فەلسەفەی تێگەیشتنی مام جەلال بۆ تۆڵەڕانسی بۆ یەکتر قبولکردن بۆ تەنازلات بۆ دیالۆگ بۆ دیبلۆماسیەت بۆ مەدەنیەت دەبێت بەشێک لەو شتانە وەرگرین و پرۆسسە بکەین چونکە ئێمە ناکرێتن چ خەتایی هەر لایەنێکی سیاسی بیتن لە ئەنجامدا ملەتی کورد باش دەدەتن لەبەرەوە ناکرێت ئێمە بڵێن خەتای ئەمان خەتای ئەوە بەڵکە و خەتایی کێ برای گەورە لە ڕووی عەقلیەوە لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی سیاسیەوە دەبێت بەشی گوناهی گەورە ئەو هەڵگرێتن لەبەرەوە بە تێگەیشتنی من ئێکەتی دەبێت ئەو ڕۆلە ببینی چۆن بە درێژایی مێژوو بەس کاک محسین خۆ دەزانینیوە بۆ یەکگرتنی پارچەکان کاک محسین لە ماوەکانی ڕابردووشدا ینی لەسەر ئاستی باڵایە لەسەر ئاستی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک وافڵ جەلال تاڵەبان ینی بەردەوام هەوڵی ئەوە دراوە بە نمونەیانی نمونەیەک بیری جەنابەت بخەمەوە لە بابەتی مەسەلەی کەرکووکدا ینی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر هەوڵیدا لایەنەکان پێکەوە بەشداری بکەن لە هەڵبژاردن و ئامادە بوو سازش لەسەر هەندێک لەو ئێستحقاق و مافانە بکاکە یەکێتیەتی و لە کۆتاییدا بینیمان یەکێتی لەگەڵ یەک لایەنی سیاسی داوەزیوە خۆشبەختانش بینیت کە زۆرترین دەنگی پارێزگای کەرکووکی بەدەستێنانی یەکێتی دەمێکە ئەمنیەتی هەبووە هەوڵی داوە بۆی تەبایی سیاسی لە هەرێمی کوردستان هەبێ بەڵام ینی تاوان چییە کە نایەن بەدەم داواکاریەکەیەوە دەزانی ئەوە لە شکەوتدا ئەوان لە شاخدا دڵوب ئاو دێتە قار بەڵام بە بەردەوامی ئەو دڵوپە وا دەکات کە بەرد کوند بکاتن مەبەستم دەبێت ئینسان بەردەوام بیتن دەبێت یەکێتی و دەبێتن هەواڵ
بابل پردام بی لسر روشتانه چون که اما لروشک دجین او راشد تحملی او ناکتن مثلا لانیک بلد او حولنده او تر حولنده دبیتن هیچ چاره تر نیه اگر چاره کی تر هبید دبیت اما لا چاره تر بگیرن بالام هیچ چاره کی تر مانیه چون که اما دزانین کردستان لنا 4 دولتی داگیر کرده اوی که نفس به کرد بدتن لوبیا آن رواندی کرد لدروی کردستان اوی تر اوی دبیتن هم اکتی و هم لانکانی ترش یعنی اوانیه که بلین تنیا اکتی بلکو کردستان زور پارت و پیکات و لانکان هنه دبیت برایک درست بیت یعنی بلوک کی نشتیمانی درست بیتن او بلوک نشتیمانی دبیت حول بده وقتی خوی چون لایتالیا دا کیشه باکور و باشور لسر آستی بلوکی نشتیمانی پیدا بود بلوکی نشتیمانی اوه که خلقی که تقنقرات و شارزا لناو حزبکان لدروی حزبکان بجداری او بلوک بکن و بیر لو بکن و که چون دتوانن جورگ لهمانگی و یک گرتن درست کن زور ازمونهنه لدنیا دا اگر اما بگرین و ازمونکانی دنیا او ازمونانه کسر کوتن و اوانه کسر نکوتن اگر تماشا بکن مثلا سوریا و مصر ل 58 بو 61 یک گرتنێک ما بین مصر و سووریا دروست بوو بەڵام بنەمای ژینگایەک بۆ ئەوەی گرتە دروست نەبوو تەنیا 3 ساڵ خۆیان بەڵام ئەڵمانیا کە یەکتریا گرت بسمارک 1871 حتا ئێستا ئەڵمانیا گرتووە کەواتە ئەگە تەماشای چیکوسلۆڤاکیا بکەن دوو جا سێ جای چیکوسلۆڤاکیا یەکتریان گوت دوای لێک جا بووینەوە بەڵام سوێسرا 20 کانتونن و 6 کانتونی ناسەرەک یعنی 26 کانتون لە سوێسرا هەیە یەکتریان گوت حتا ئێستا یەکە کەواتە دەبێت اما وکی الیتیک یعنی وک نخبیک یان وکی بلوکی نشتیمانی ازمونی جهان لبرچاو بگیرین ازمونی نگاتیو و ازمونی پوزیتیو چون دتوانین او ازمونه جینگای رگه زمینه سازی خوش بکاتن هم بو سرکرده سیاسی و هم بو پارت بکاتکان چون که ایما لروشک دادجین ام روشت تحملی اما ناکتن هر یک لمالی خوی دانیشید وک بینیره که تنبل تماشای روداوکان بکات کاگە ماسیرانی بەداخەوە ئەو بارودۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە بانی کەشێک گیانژینگەیەکی دروست کردووە کە خەڵک لەسەر ئاستی تاگ نیگەران بێەوە هەستی نەتەوایەتی بەرامبەر بە پرسە نیشتیمانیەکان لاواز بێت ینی بینیمان کە ئەم ڕۆژ و دوێنێشکە ئەنی یادی نەورۆزە بەڵام ئەگەر بەڕوونی سیر بکەی لەگەڵ ساڵانی ڕابردوو جیاوازێکی زۆریە بۆ ڕاستە بەشێکی پەیوەندی بە مانگی ڕەمەزانەوە بەس گومان لەوەدانی بەشێکی پەیوەندی بەو کێش و گیر و گرفتانەوەی کە بەرەوکی هەرێمی کوردستانی گرتووە ئەمە چ کاریگەریەکی لەسەر دەروری تاک دروست کردووە ئەمە چ مەترسیەک دروستەکا لەوەی کە هەستی نیشتیمانی بوون لە نێو هێزر و فکری تا کاڵ ببێتەوە ئێمە دەزانین ینی فکری نەتەوە بە کومەڵە قۆناغ تێپەڕیوە ینی نەتەوەی سەرەتایی هەیە نەتەوەی ڕوشنبیری هەیە نەتەوەی جغرافیا هەیە و نەتەوەی فکر هەیە نەتەوەی فەلسەفە هەیە لەناو کوردە بەداخەوە بەو دەرەعنی بەو پلانە پێش نەکەوتوین لەبەرەوە کە تەماشا بکەین یعنی ئەحمەدی خانی کە باسی دەوڵەت دەکەت و باسی نەتەوە دەکەتن ئەو کاتە هێشتا دەوڵەتی نەتەوەی بە واتای تەندروست پەیدا نەبوو لای ئەحمەدی خانی نەتەوە بە شێوەیەکی ڕەوشنبیری پەیدا بوو بەڵام دوای شەڕی جیهانی یەکەم بەرەبەرە دوای ئەوە کە لە ئەوروپا ئەو مودێلە بۆ ئێمە هات مودێلی نەتەوە و دەوڵەتی نەتەوە پەیدا بوو ئێمە شاری گەورەمان نەبووە ناوەندێکی هزریمان نەبووە کە بتوانێتن هەمیشە هێز بداتە هەموو چەمکەکانی نەتەوە سیاست مەدەنیەت دیبلۆماسیەت لەبەر دوای ئەوی تەرەکە تەماشا بکەین حتا ئێستا ئەوەی کە کورد هەبوو نەتەوە بوو نەتەوەیەکی عەقلانی منطقی بوو یا نەتەوەیەکی هەست و سوز و خروس بووە لەبەرەوە ئەگە تەماشا بکە لەسەر ئاستی دنیا جورێک بێخەمیەک یان بێسەروبەریەک لە دنیادا هەیە دنیا ئێستا لە گرفتێکی گەورەدا دەژیتن گرفتی پۆپۆلیزمە گرفتی ئەنارشیزمە ئەمە کارتێکردن لەسەر کوردیش دەکاتن چونکە جاران فکری چەپ فکری نەتەوە گەرم بوو لە دنیادا ئەو ڕنگدانەوە لەسەر ئێمەش هەبوو بەڵام ئێستا بە پێچەوانەیە ئێمە ئێستا لە قۆناغێک دەچین دەبێت ئەو چەمک و مدلانەیە کە حتا ئێستا بە کارمان هینەوە دووبارە پێناسە بکەین بۆ ئەوی بتوانین لەگەل ژینگای ئێمە بگونجێت بەڵام لەگەل ئەویش کورد ئێستا پێویستی بە ناوەندێکە ئەم ناوەندە بێتن شیرکردنەوە لەسەر ئاسی پێشکەوتنی کومەڵگای کوردی ئاسی پێشکەوتنی تاکی کورد ئەم جۆرە تاکە چۆن پەیدا بووە یعنی تاکێک کە بە قۆناغ ئەو تاکە پێشکەوتووە یان تاکێک هاتیە بە پاڵدان یعنی هەم لە دوای شەڕی جیهانی یەکەم لە دەرەوە شتەکان بۆ ئێمە هاتن بەڵام کومەڵگای ئێمە لە ڕووی پێشکەوتنەوە ئامادە نەبوو بە پاڵ کومەڵگای ئێمە قۆناغ بە قۆناغ پێشکەوت
به همان شێوە ئەم 20 ساڵەی ئەخیرجی پێشکەوتنی تەکنۆلۆژیا وای کرد کۆمەڵە دەرو پەنجەر بۆ ئێمە کرایەوە ئەم دەرو پەنجەرە زۆر لە ئاسی پێشکەوتنی ئێمە وە کورد وەک ملەتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وا بووە ئەمە تەئسیل لە ئێمەی کرد فرت و بەڵاویەک لە تێگەیشتنی ئێمە بوو ئاین بوو سیاست بوو نەتەوە بوو دەوڵەت بوو مێژوو و حتا ئاخیر فرت و بەڵاوێک تێدا دروست بوو ئەمە پێویستە زانکۆکان بەشی پەیوەندیدارەکان ڕێکخراو بەشی پەیوەندیدارەکان لەسەرەوە جار جار ئانجی پەیمانگەیەک دروست بیتن بوو ئەوەی چۆن بتوانین دابوونەریت کولتور کەلەپۆر نەتەوە و ئەو شتانەی کە جوانە لە ملەتی کورد پێوە ماوە یعنی بوچی مەسەلەن سومەری نەمان بەڵام کوردمان یعنی خۆ سومەری شارستانەت هەبوو نەبوو بەڵام کوردمان کورد بەشتێک ماوە کوردمە کۆمەڵک سمبول هەنە شاخ هەیە نەوروز هەیە ئاڵا هەیە ئاخ هەیە شو هەیە کورد بەوە نەماوە بەڵام ئەمەش لە ڕووی عاتیفەوە ئێمە ڕەفتار لەگەڵ دەکەن دەبێت خەڵکی ڕۆناک بیر و خەڵکی ڕۆشنبیر و زانکۆکان ئەو عاتیفە بێن ببەنە ئاستی عەقڵ و مەنتەق نەمانتوانیەوە ئیشکەن بینە ئاست و عەقڵ و مەنتەق بەڵام ئەویتر لەسەر ئاستی هەست و خوروسک ئینسان زۆر گەرم دەبێت بەڵام زۆر ساردیش دەبێت بەڵام ئەم شتانە ڕۆشنبیرانە کە ئیش لەسەر بکەن بۆ ئەو شتە ئاستێکی بلندتری عەقڵ و مەنتەق لەوێ جۆرێک لە سەقامگیری لە بواری سیاسی لە بواری ئینتیما ئامبادین بینژێتی لەوێ دروست دەبیتن ئەمە زیاتر ئیشی ڕۆناکبیرانە ئیشی زانکۆکانە ئیشی هونەرمەندانە ئیشی ڕوشنبیرانە ئەمە دەبێتن بەرەیەک دروست بیت دەبێتن هەماهەنگیەک دروست بیتن دەبێت ئیتر ژینگایەک دروست بیتن بۆ ئەوەی جارێکی تر چونکی ئەوەی کورد هەیە زمان هەیە ئێستا کورد لە دەرەوەی زمان لە دەرەوەی کەلەپۆر لە دەرەوەی دابوونێری لە دەرەوەی کۆمەڵەشتە موسیقایە جلوبەرگە چیە ئەگەر ئەوە نەما ئێمە دەتوانین وەک مرۆڤ بمینین بەڵام وەک نەتەوە نامینین ئەمەش ئێمە بەرەو مەترسیەک دەچین کە لەناو پێشکەوتنی کومەڵگا ئیتەرنەتەوەکان و موسیقا و گۆڕانی و حتا دوایی ئەگەر نێن ئاورێک لێدەن ئەو ئاوەرەش بە تاک ناکرێتن دەبێت بە دەستە جەمعی بیتن دەبێت بە ڕێگەی ڕێکخراوەکان بیتن بە ڕێگەی پەیمانگا و کۆنفرانس و سیمینار بیتن بەداخەوە کورد حتا ئێستا لەسەرەوە ئیش نەکردە ئێمە لە چ قۆناغیدا دەژین لە چ قۆناغێکی ملەتەوە نیژێنە دەژین ئاستی پێشکەوتنی کومەڵگای ئێمە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی نەتەوەوە لە ڕووی نیشتیمانیەوە لە ڕووی شۆڕەشەوە لە ڕووی یعنی کومەڵەت چەمکەنە ئێمە حتا ئێستا لەسەر نەوەستانین زیاتر ئێمە بەسەرپێی ماوەڵەمە لەگەڵ ئەو چەمکانە کردووە نەمانتوانیەوە ئەم چەمکانە بە پێی حجمی خۆمان دیزاین بکەین لەبەرەوە ئەمڕۆ بە تێگەیشتنی من دەبێتن هەنگاوێک ئەو هەنگاوەش لە هەمووی ژینگا و ئامادەبوون ئەمە دەبێت سلێمانی پێهەستێت سلێمانی نامەندێکی ڕۆناکبیریە نامەندێکی ڕۆشنبیریە دەبێت سلێمانی دەست پێشخەری بۆ ئەو بکات بە پلەی یەکەم باشە کاک موحسین لەو سەروەختانە و لەو کێش و گیر و گرفتانی کە بەرەو کێرەمی کوردستانی گرتبوو لە ئێستادانی مۆدلێکی تازە لە شەقامی سیاسی هەرێمی کوردستان پەیدا بۆ شەکوا و ناڕەزاییکردن ئەوی ژەوەیە کە خەڵک چین و توێژەکان لە هەندێک جاردا دەگەڕێنەوە بۆ حکوومەتی عراقی بۆ دادگای فدرالی بۆ یەکلایەکردنەوەی دۆسیەکان کە ئەمە خوێندنەوەی جیاوازی بۆ کرا لە شەقامی سیاسی کوردی هەندێک دەیانوت ئەمە سەرەتایەکە بۆ لە دەستدانی قاواری هەرێمی کوردستان لە بەرەوەی ئێمە خۆمان بەدەستی خۆمان کێشە ناوخۆیەکانی ناو ماڵی خۆمان دەبین لە دەرەوە کەسێکی دیکە لایەنێکی دیکە بۆمان چارەسەر بکە و هەندێکی دیکە تێڕوانینیان وایە بێباکی حکوومەتی هەرێم و سیاسەکان لە هەرێمی کوردستان و پشکردنە خەڵک وای کرد کە خەڵک دەرگایەکی دیکە لەسەر خۆی بکاتەوە هەر لە ڕاستیدا بە بڕای تۆ ناڕەزایی دەربڕینی خەڵکی هەرێمی کوردستان و کۆبنەوەیان لە شەقامی تەحریر لە بەغدا و لە چوونیان بۆ دادگای فدرالی و هەر جێگایەکی دیکە مەترسیە بۆ سەر ئەزمون و قەواری هەرێمی کوردستان لە ڕووی قانونیەوە لە ڕووی دەستوریەوە هیچ لایەنێکی سیاسی ناتوانیتن قەوارەی هەرێم تێک بدەن چکە لە دستوری عێراقیدا واگەر جۆرێک لە ریفراندوم ئۆنیستیفتا بکرێت بۆ ئەوەی قەوارەی هەرێم نامێنێتن ئەگەر سێ پارێزگا لەگەل نەبن ئەو ریفراندومە دەرەنجامەکە بۆش دەردەکەوێت یعنی هیچ ئەنجامی نابێت یعنی بۆ نمونەکە هەولێر دووک و سلێمانی دژی ئەو ریفراندومە بن ئەوان دژی ئەوستا بن کە هەرێمی کوردستان نامێنێتن ئەوە وەک ڕووی قانونی و دستوری هیچ ئەنجامی نابێتن لە ڕووی تر ئەوەی کە لە دادگای فدرالی کرا ئێمە دەزانین ئەو ئەگەرانەی کە بەهاری عەرەبی لەسەر دروست بوو هەمان ئەو ئەگەرانە لە کوردستان هەنا بەڵام بۆچی بەهاری کوردی دروست نابێتن چونکە عەرەب دەوڵەتی هەبوو یعنی دەسەڵاتێک بچی دەسەڵاتێک بێت حکمڕانێک حکمڕانێکی تر بێتن بەڵام ئەوانە دەوڵەت و سنووریان هەیە کورد دەوڵەتی سنوور نییە و کورد
لدروي دسهالاتي كردي بارتكاني كردي هيش تكترنيه يعني ام دسهالاته وام بارتانا هم دولته وهم حكمته وهم بارتن چونکه اگر او دول او بارتانا او بكاتانا نمينتن لونه بياني داعش کی تربيتن لبرا خلق ترسك هي ابو اوي توندی بکار بینید چکی رق بکار بینیدن برانبری پارت و دستحالاتی کردی اینا چرا ریگیتر بگیرید ابر ریگیتر اوی که دادگاه فدرالی و اوی که خلق رویان لبغدا کرد او انجامه ملتی پیش کوتو ناکرد همیشه باسی انجام کرد دبید باسی اگر کام بکتن ام خلق اوانی که داوا دکن بغدا موچهام بدتی همان او خلق بو که خویان شهید دکرو دچون زندان و اموال و حتی اخیل سر او خلق کراوه که ناراضی بون که خباتیان کرد و قربانیان داوه با اوی کرد سر بخوبت بالام کرد که سر بخوب لما 32 سال دا نیتوانی به آسی پیویست خدمتی خلق بکاتن خل رگیش یان دگریتن لبر اوانه دجی اون که دالین بوچی خل رو بغداد دکتن اوانه لروی اداره و لروی سیاسی و لروی حکمرانی دا براستی شکستیان خورد و کیشه گوره کرد اوه اما دام پیدان ناکین که اما دام پیدان ندین به شکستی خومان بلاوازی خومان همیشه دتوانین ابلیس یک پیدا بکین و بلین خطای ام ابلیسه یا بلین خطای او بره بلام اما دردی اما درمان ناکتن لبر اوی که استال حریم کردستان دکریتن آماجه که بهزه بو اوی ناداد پروریک بو اوی آسی گندلی بو اوی آسی نبونی دام و دستگاه تندرست که بتوانن حکمت و حریم بر و ببن بداخل لماوی ام چند ساله دا لآسی که پیوست نبو امش رنگدانوی خراب ها لسر پارچکانی تری کردستان رنگدانوی خراب لسر اوه ها که دجمنانی کرد داگرانی کردستان بلین کرد ناتوان خوان اداره بکن کرد هشتا عقلی گندینه کرد نگشتین عقلی مدنی بتوانیم به دیالوگ به هماهنگی به اکتر قبول بکن لبر اوه دبیت کرد پتیگشتین من پیوستی به دیداره که نشتیمانی است لو قون اقدا که مدجین پیوست من به دیداره که نشتیمانیه همولا بجدار بن آنجی لان زورکان هریش نبید بجدار بن و گوتاری که نرم گوتاری که عقلانی راست پارده که عقلانی و بکن که ایتر هر بوشویه برای روخان نچین یعنی خو روخان چه روخان یعنی انسان بیرو باوره که بیرو باور نما که انتماع نما که تو هست نکی تو کردی که تو هست نکی تو بشکل حکمتی حریم اما جوری که یعنی لمردنی یعنی مردنی که سیاسیه یعنیش انتحاری که سیاسیه کەواتە محسین گومان لەوەدا نییە جەنابەت ڕادوایە ئێمە پێویستمان بەوە هەیە جارێکی دیکە لەسەر مێزی گفتوگۆ کۆ ببینەوە و لەسەر بەرژەوەندیە گشتیە باڵاکانی هەرێمی کوردستان کۆک بین و بەرژەوەندیە تاکە کەسی و حیزبەکانمان وەلا بنین بەڵام ڕای چاودێرانی سیاسی بەو شێوەیە کە غروری سیاسی لە هەرێمی کوردستان گەیشتۆتە شوێنێک کە هەندێک لایەنی سیاسی ئامادە نییە بێتە سەر مێزی گفتوگۆ و خەڵکی هەرێمی کوردستانیش وەک جۆرێک لە سەنگەری بەرگری بەکاردێنێ بەرامبەر بەو بەرژەوەندی حیزبیانی کە خۆی هەیەی هەر لە ڕاستیدا تۆش پێ دوایە غروری سیاسی هەندێک لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان لەم پەرە بۆم بابەتە پتی گشتنی من همو غرورێک در ئەنجامی ناتێگەیشتن دێت در ئەنجامی دواکەوتن دێتن چونکە لە جاتی تو بەشێک لە ئەنەرژی خۆت و کاتی خۆت بە غرور بدەتوانی ئەو بەشە بە خزمەت و بە پێشکەوتنی کومەڵگەی خۆت بدەیت ئەوە لە ناو کومەڵگای ئێمەدا زۆر زەق دیارە مەسەلەی غرور بەڵام ئەوە نییە کە لە مێژوودا ئەم جۆرە غرورە نەبووە ئەم جۆرە غرورە لە مێژوودا هەبووە بەڵام ئەمانە چۆن توانی ئەم جۆرە غرورە بکەنە چەکێکی پۆزیتیڤ بکەنە چەکێک کە بوو پێشکەوتنی کومەڵگا بێتن ئەم هێز و غرورە چۆن دەتوانین ئیش لەسەر بکەین دوای ئەوی تر ئەگەر بەشێکی کوردستان بعقلێکی نەرم بەڕێوە بچیتن بە ئەوانە دەست بە هەنگاو بکەن بە خەڵک هەموو بڵێتن فلان شار زۆر پێشکەوتووە لە ڕووی سیاسی لە ڕووی دیبلۆماسی لە ڕووی ئەمنی لە ڕووی دارایی لە ڕووی خۆشگوزارانی دەبێت ئێمە ململانە لەسەر ئاسی خزمەت بکەین و دەبێتن ئێمە لە چارەیەک بگەڕین یعنی ئەم بێژین فەرەزەن لایەنێک زۆر غرورە لایەنێک بە هیچ شێوەیەک ناتە پێشەوە چارە ئەو نییە کێمە بوەستین و دانیشین دەبێت ڕێگا بەکاربینین کورد دوستی هەیە دوست هەیە لەسەر ئاسی دنیا ئێستا بە سەدان پرۆفیسۆر زانا ئەندامی پەرلەمان سیاستمەدار خەڵکی ئەوروپی دوستی کوردن
باشە با لە سلێمانی کۆنفرانسێک بکرێتن ئەوانەی دۆستی کوردن با بێن کۆنفرانسێک بکەن ئێمە چۆن دەتوانین یەکتر بگرین ئەوانە چۆن دەتوانن فشارێکی نەرم لەسەر هەموو لایەنەکان دروستکەن بۆ ئەوەی هێڵێکی هاوبەش بدۆزینەوە چۆن بتوانین خاڵی هاوبەش بەکاربێنین چونکی ئێمە دژمنێکی هاوبەشە دەبێت خەمی ئێمەش خەمی هاوبەش بیت خاڵی یەکگرتنیشمان زۆرترە لەو خاڵانە کە بڵێن لێکترازانە لەبەرەوە دەبێت هەوڵێک بدەین ینی دوستمان هەیە عەرەبە تورکە فارسە و دوستی ئەوروپیشمان هەیە بۆچی دەست پێش خەرێک ناکرێتن لە سلێمانی جۆرێک نیمچە کۆنفرانسێک بکرێتن بۆ خەڵکی دەرەوە بۆ خەڵکی دوستانی کورد بە چاوی دوستانی کورد ئێمە بەرەو چ قارێک دەچین ئێمە چی دەکرێتن بۆ کورد لە دنیادا کە دنیا بۆیە گوندێک شەڕی ئوکراینە ڕنگدانەوە لێرە هەیە شەڕی غەزا ڕنگدانەوە لێرە هەیە ئەمە لەمە و دووە کورد دوای شەڕی غەزا دوای شەڕی داعش دوای کۆڕۆنا دوای کەوتنی سەدام دوای کومەڵە کورد بەرەو چ قارێک دەچیتن دەبێت یان کورد یان دوستانی کورد کە بسپورن لەو بوارەدا بێن کۆنفرانسێک بکەن لەو کۆنفرانسە کومەڵە ڕاستپەدە دەرکەون ببنە نەخشە ڕێگایەک ئێمە بتوانین لەسەر بچین کەواتە بە بڕای جەنابیشت دەرفەتەکە لە دەست نەچووە کات لە بەردەستدایە بۆی کورد نێو ماڵی خۆڕێک بخاتەوە یعنی ئەڵمان قسەیەکە دەڵێن هیچ کاتێک درەنگ نییە ئەگەر ڕۆژێک لە تەمەەن ما بیتن دەڵێت لە سەرەتا دەست پێ بکەوە هیچ کاتێک درەنگ نییە و ڕەوشی ئێمەش بەو شێوە خراپ نییە مە دەزانین ئیکەتی و پارتی بە ساڵان براکوژی کردووە بە ساڵان تانکۆی دژمن و تایارەی دژمن هاتووە بە ساڵان یەکترمان کوشتووە ئێستا وەزعیمە باشترە لەو کاتە ئێستا وەزعیمە ئەوە نییە براکوژی بکەن بە چەکی ڕە لەوانە لە شەڕی سارد یان شەڕی سوسیال میدیا جۆرێک لە براکوژی نەرم هەبێتن بەڵام ڕەوشی خراپترمان بینیوە ڕاستە ئەو کاتە مام جەلال هەبوو کومەڵە خەڵکە بوو ینی توانیەوە بکەین بەڵام ئێستاش ئەو ڕەوشێکە لە نێوان ئیکەتی و پارتیە نەگەشتی ئاستێکی ئەوە لێکترازان ئەو بەرز و نزمیە هەر هەیە بەڵام لەگەل ئەوەشدا لە ناو پارتیدا لە ناو ئیکەتی لە ناو حەزبەکانی تردا خەڵکێک هەیە کە بیر لە بواری عەقلانی و بیر لە بواری واقع بینانە بکەن کە چۆن بتوانن سیاستێک بەکاربێنن جۆرێک لە ژینگە و زەمینە سازی دروست بکەین بۆ ئەوەی خاڵی هاوبەش لە جیاتی خاڵی جیاواز بەکاربێنین بە تێگەیشتنی من هەمیشە دەرفەت هەیە هەمیشە کات هەیە و هیچ کاتێک درەنگ نییە کە ئێمە دەست پێ بکەین ڕاستە چەند زوو دەست پێ بکەین باشترە بەڵام ئەوە نییە کە بڵێن درەنگە و ئیتر باواز بێنین نا درەنگ نییە با دەست پێ بکەین بە ئەو هەنگاوەشی لە برایی گەورەی عەقلانی دەست پێ بکەن کەواتە کاک محسینانی باسی ئەوەت کرد لەوەی کە کاتیش لە بەردەستا ماوە بۆ ئێمە کۆ ببینەوە و غڕورە سیاسەکانیشمان وەلا بنین بەڵام لە پاڵ ئەمەشدا ئێمە لە ئێستادا ئین ئەو بارودۆخی کە پیایدا تێپەڕ دەبین گیرۆ دەبووین بەوەی کە چارمان نییە جگەلەوەی کە دەبێت لەگەڵ بەغدا لەسەر کۆمەڵێک بەرژەوەندی مادی ئابووری تا ڕادەیەکیش بەرژەوەندی سیاسەکانمان ڕێک بکەوین ئەمەش دیسان دووفاقیەکیان دوو بۆچوونیەکی دروست کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان بە پەرۆشە بۆی لەگەڵ بەغدا ڕێبکەون بۆی خەڵک و گوزەرانی خەڵک لە هەرێمی کوردستان بەرەو باشی بچێ بەداخەوە بە پێچەوانەوە پارتی دموکراتی کوردستان پەنجەی تۆمەدراتە کێشێت بۆ یەکێتی بۆ ئەوانەشی کە هاو بۆچوون لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەوڵەکان بە ئاراستەیەکن کە مەترسیە بۆ سەر قەوارەی هەرێم کە دژی بەرژەوەندی گشتی و باڵاکانی هەرێمی کوردستانە هەر لە ڕاستیدا ئەبێ لە بینی ئەم دوو بژاردەیە یەکێکیان بدڵنیایەوە ڕاست بن ینی بە سەرنجی تۆ ئێمە لە ئێستادا دەبێت چۆن مامەڵە بکەین لەگەڵ ئەو بارودۆخە ئێمە دەزانین چوار دەوڵەت ئانجی سێ داگیرکە کوردستان کردە چوار پارچەیە کە لە عێراقە هەر هیچ نەبی لە دەستوری عێراقدا بەشێک لە مافی کورد دراوە ڕسمیان لە ڕووی فەرمی و ڕسمیەوە کورد بەشێکن لە ملەتە لە ڕووی زمانە و لە ڕەهموو پێکاتەکەوە ئی باشە لە تورکیا ئەو نییە لە ئیران ئەو نییە لە سووریا ئەو نییە خو ناکرد ئێمە ڕوو لە تورکیان لە ئیران لە سوورە بکەین دەبێت ڕوو لە بەغدا بکەین دوای ئەوە ئەوانەیە کە دژی بەغدانە تەنیا لە ڕاگەیاندندا دژی بەغدانە و ئیلا هەموو پۆستەکان هەموو پارتەکانی سیاسی ئەوەی کە بەشداری حکومەتن پۆستیان لە بەغدا هەیە یا لە سەرۆکی کومار بگرە لە وەزیرەکان بگرە لە پەرلەمان بگرە لە بەڕێوەبەری گشتی بگرە لە پۆستی عسکەری و حتا ئاخیر بگرە هەموو لایەک دەدەن ئەو لایەنە کە دەڵێ ئێمە لەگەڵ بەغدانینن با لە هەموو شتێکەوە خۆی بکێشنەوە با بایکوت بکەن نەک لە ڕاگەیاندن قسەیەک بکەن و لە ژیانی پراکتیک و سیاسیشدا لە بەغدا بەشدار بن دوای ئەوە کورد لە دەرەوەی بەغدا بە 33 ساڵە کورد شکستی اینا کە بتوانیت بەبێی بەغدا بژیتن باشە ئەو داهاتی حتا ئێستا کوردستان لە دوای 2014 ئەمە 10 ساڵە کوردستان لە کێشەی ئابووریدا دەژیتن لەو 10 ساڵەدا
قۆناغ بە قۆناغ ساڵ بە ساڵ بەرەو خراپی ڕۆشتونە چ بکردن دوای ئەمە لە دوای کەوتنی سەدام 2003 یان بە تەواوی 2005 کە دستور و پەرلەمان و حکومەت دروست بوو هەمیشە کورد بەشێکی گرنگ بووە لە بەغدا و بەغدا ناوەندێکی گرنگە کورد بتوانێت دەنگی خوب بگەینە دنیا هەولێر ناوەندێکی گرنگ نییە هەولێر کە شەڕی داعش دروست بوو جغرافیای سیاسی ئێمە هەولێر گرنگ بوو کورد گرنگ نەبووینە بەڵام هەولێر چونکە داعش لەوێ بووە کورد وا تێگەیشتە کە کورد گرنگن ناب هەمیشە بەغدا گرنگە هەمیشە ئێمە بەشێکین لە بەغدا ئەوانەی کە دەڵێن بەغدا گرنگ نییە بە دەوڵەتی کوردی ئەلان بکەن با بڵێن ئێمە دەوڵەتی ئەلان دەکەین و سنووری خۆمان دادەنین ناکرێتن تو بە ڕاگەیاندن قسەیەک بکەی و لە ژیانی سیاسیدا شتێکی تر بکەی بە تێگەیشتنی من ئەو هەنگاوانەی کێکی دەکەتن هەنگاوێکی زۆر عەقلانینە و زۆر واقعینە و زۆر سیاسینە و لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان داوە دەبێت حزب دەبێت حکوومەت دەبێت دەوڵەت وەکی باوکی خەڵک بێتن دەبێت بە چاوێکی دلوڤانی بە چاوێکی خۆشگوزەرانی تەماشای خەڵکی خۆی بکات ناکرێتن حکومەت یان پارت وەک باوکێت فێل لە منداڵی خۆی بکات یان فێل لە خەڵکی خۆی بکات یان دزی و گەندەلی لە خەڵکی خۆی بکاتن ئەمڕۆ ڕەوشی ئێمە چارەسەری ئێمە لە بەغدایە نەک ئەمڕۆ یعنی لە کەوتنی سەدام 2003 حتا ئێستا چارەسەری ئێمە لە بەغدایە ئەگەر چارەسەری لە بەغدا نیە بۆ بەرەیەکی شەڕ دروستکەن با دەوڵەتێک ڕاگەیاندین با سنوورێک دروستکەن خو ناکرێتن لە سیاسەتدا هونەری ممکنات هەیە ئەویتر شعر دەتوانانی لە شعردا خەیاڵی گەورە دروستکەی بەڵام لە سیاسەتدا دەبێت واقع بینانە حرەکەت بکەی و ڕەفتار بکەی خەڵکی ئێستاش خەڵکی وشیارە خەڵک لە ڕێگەی سوسیال میدیا لە کەناڵەکاندا هەموو شتێک بەدەنگ و ڕەنگ دەبینیتن ئیتر نەیەکێتی و نەپارتی و نەپارتەکانی تر و نەلایەنەکانی تر ناتوان حتا ئەخیر هەڵخەڵەتێنن چونکە خەڵک هەموو شتێک بەدەنگ و ڕەنگ دەبینیتن گۆرباچۆف کە ساڵی 89 باسی گلاس نووس کرد گلاس نووس یعنی شوشە یعنی شەفافیەت هەموو شتێک بە شەفافی دەبینرێت ناکرێتن یعنی بەداخەوە سەرکردایەتی کورد ئاگای لە پێشکەوتنی جادەی تەکنۆلۆژیای عەسمانیە کە چ جۆرە ئۆپۆزیسیۆنێک لە عەسماندا هەیە لە ڕێگەی کەناڵە سوسیال مدیا و کەناڵەکانی تری تەکنۆلۆژیا لەبەر ئەوە ئەوانەی کە دەڵێن ئێمە لەگەڵ بەغدانین بە هەڵویستی خۆیان بکەن لە سیاسەتدا ناتوانانی دار لە ناوەندی بگیت دەبێت لە لایەکی دار لە لایەک بوەستەی بۆ ئەوەی نەبیتە ئینتیهازیەت کەواتە دوا پرسیار کاک محسین ینی هەمووانی باست کرد جەنابەت هەمویان مەترسین لەسەر هەرێمی کوردستان و پێویستە ئێمە بەهۆش خۆماندا بینەوە لەوەی کە ئاگادار بین چی لە دەورو بەرمان دەگوزارێت ئەگەر ئێمە لەسەر ئەم ناتەبایە سیاسی ئێستا ڕوویداوە بەردەوام بین ئەگەر یەکگوتاریمان ڕێک نەخینەوە ئەگەر وەک پێشتر تۆ ئاماژەت پێدا غڕوری سیاسیمان نەشکێنین چی چاوەڕێی ئایندە هەرێمی کوردستان دەکات یعنی ئەگەر ئێمە هەندێک بە قوڵتر باسکەین لە ساڵی 2004 کوبوونەوەیەک لەسەر ئاسی هەشت دەوڵەتی گەورەی دنیا دروست بوو لە ئیسلاند لەوێوە بۆشی کوڕ پرۆژەیەک پێشکەش کرد ڕۆژهەلاتی ناوەڕاست بوو ڕۆژهەلاتی ناوەڕاستی گەورە ئاژیر مەزن لەوێ لەو پرۆژەدا ئەوە هەیە کە ڕۆژهەلاتی ناوەڕاست کۆمەڵە دەوڵەتی گەورە بچووک بکرێن و کۆمەڵە دەوڵەتی کچکە گەورە بکرێن کەواتە ئێمە لەبەر گۆڕانکاری نەخشەی سیاسی ڕۆژهەلاتی ناوەڕاستی ئەگەر کورد نێتن ئەم دەرفەتە پێش ئەو بێتە پێشەوە بیر لێ بکاتەوە پێشهاتەکان خۆی بۆ ئەو پێشهاتانە ئامادە بکات دیسان و وەک جاران و وەک ساڵان و وەک سەردەمانی ڕابردوو کورد دەبنە قوربان دەبێت ئێمە خوێندنەوەمان هەبیت بۆ دووە ڕۆژ خوێندنەوەمان هەبیتن بۆ دەوڵەتە داگیرکارەکان دەوڵەتە دراوسیەکان بۆ دۆستی کورد بۆ دوژمنی کورد بۆ پێشکەوتنی کومەڵگای کوردی دەبێت کورد بە عەقلانی بە بیر و وشیاری و بە سیاسیانە بیر بکاتەوە سیاست خۆی دەرئەنجامی شارە سیاست خۆی دەرئەنجامی عەقلە دەرئەنجامی دیالۆگە تو ناتوانانی دیالۆگ بکەیت تو ناتوانانی ئەماهەنگی بکەیت تو ناتوانانی یەکتر قبول بکەیت کەواتە تو نەگەشتی ئاستێک تو سیاست بکەیت دەبێت ئێمە لە عەقلی قەبیلە لە عەقلی ماڵبات لە عەقلی عەشیرەت بەرەو عەقلی مەدەنیەت بچین بۆ ئەوەی بتوانین یەکتر قبول بکەین چونکی ئێمە تەنیا کۆمەڵگایەکی لە دەرەوەی مێژوو بین کۆمەڵگایەکی لە دەرەوەی ئەزموونی دنیا بین زۆر ملەتی وەک ئێمە هەبووە لە ئەو قۆناغەرە دەرباز بووینە دەبێت ئێمە ئەو قۆناغانە لە بەرچاو بگرین و سوود لە بەشێک لەو پێشکەوتن و یەکگرتنانە کە دروست بوونە لە دنیادا بەشێک لەوانە وەرگرین دیسا دووبارە دەکەم پێشنیار دەکەم لە سلێمانی کۆمەڵک کۆنفرانس بکرێن لەسەر ئاستی بچووک ئان گەورە لەسەر ئاستی ئۆنلاین یان بە ڕێگەی تەکنۆلۆژیا بکرێتن ئان لەسەر عەرز و زەمین بکرێتن کۆمەڵک کۆنفرانس بکرێتن دووە ڕۆژ ڕۆژهەلاتی ناوەڕاست
دو ڕۆژی ڕۆژهڵاتی ناوینی گەورە کورد چی دەکەن بەشێک لەو سینناریۆیە شانسی کورد چییە کورد دەبیتە قوربان ئەوان دەبیتە کارکتەرێکی بەشدار لەوێ من داوا دەکەم لە سلێمانی لە هەولێر لە هەر شوێنێکی تر کە دەرفەتی هەیە کە حەزی هەیە کە توانای هەیە بی لەوە بکەن لە ڕێگەی دوستانی کورد لە ڕێگەی هزرمەندان و زانان و مامۆستانی و شارەزانی کورد جۆرێک لە کۆنفرانس بکەن ئیتر بە ڕێگەی عەرد ئەم بە ڕێگەی عەسمان سوپاس. سپاس بۆ بەڕێز محسین عوسمان و سەر و ڕووناکبیر لەگەڵمان بووی لە دهۆکەوە سپاس بۆڵامی پرسیارەکانی ئێمە بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری پانۆراما بوون هەر شاد بن.